جارێکن سڵاوتان لێ بێم کاتتان باش لەگەڵێوا بین لە دووەمین دیداری یەکێتی نیشتیمانی کوردستان. وەکو دەزانین دیداری یەکێتی ئۆرگانی بەڵێن چالاکیەکی فەرمیە بە پێی پەیڕەوی ناوخۆی یەکێتی لە کۆنگرەدا چەسپاوە. لێرە کادرانی یەکێتی ئەمڕۆ گفتوگۆ دەکەن دوایەوەی کۆنفرانسەکانی ئامادەکاری بۆ کۆنگرە بەڕێوەچوو لە شار و شارۆچکەکان. ئەمڕۆ کادرانی یەکێتی لە سەرجەم شار و شارۆچکەکانەوە هاتوون لێرە لە شاری سلێمانی کۆبوونەتەوە لە مۆڵە گفتوگۆی سیاست و ڕوئیا و دنیابینی یەکێتیەکەن بۆ حکومڕانی بۆ شێوازی مامەڵەکردنی لەگەڵ ئەو پرس و پێژاتانەی کە ئێستا لە ناوچەکە هەیە. ئێمە لێرەین گفتوگۆ دەکەین لەگەڵ ئەو کادرانی کە لێرن بەشداری دەکەن ئەم سەرکردەکانی یەکێتی هەموو کادرانی یەکێتی کە لە حکوومەتدان هەمووانی کە لە حزبدا کار دەکەن گفتوگۆ دەکەین دەیانەوێ ڕوئیا و سیاست و ڕوانینی حزبەکەیان چۆن بێ. وەکو دەستپێک گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر محەممەد حوسێن سەرۆکی دەستگای سەرپەرشتی دڵنیای جۆری لە وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی. دکتۆر سڵاو لێبێ. بۆ بەشداریت لەگەڵمان. دکتۆر ئەمڕۆ کەشەکە چۆن بینی هەموو کادرانی یەکێتی لێرە کۆبوونەتەوە سەرکردەکان هەمووانی لە حکوومەتدان هەمووانی کە لە حەزبدان دەتانەوەی یەکێتی چه جۆرە ڕوئیایەکی هەبێ. سەرتا زۆر سوپاس سڵاو ڕێزمەیە بۆ سەرجەمبینەرانی شاشە جوانەکەی کورسات نیوز و زۆر سوپاس بۆ ئەم دەرفەتە. ئەمڕۆ ئێمە بەشدارین لە دووەمین دیداری یەکێتی نیشتیمانی کوردستان دوای بەستنی زیاتر لە 9 کۆنفرانس لە شار و شارچکەکانی هەرێمی کوردستان. ئەم دیدارە تەواوکەری ئەو کۆنفرانسانەیە کە لە شار و شارچکەکانی هەرێمی کوردستان لە ماوەی ڕابردوودا لە لیژنەی باڵا بە سوپاسەوە بەستا لە ماوەی ڕابردوودا و ئێمەش وەکو کادرانی حزبی لە حکوومەت بەشدار بووین لەو کۆنفرانسە نەیکە بۆ ئامادەکاری ئەم دیدارە کرا. ئەمڕۆ دەبینین بە ئامادەبوونی هەزاران ئەندامی بەشدار بوو لێم دیدارە هاتوین بۆی گفتوگۆ بکەین لەسەر ئەو پێشنیازانە و ئەو ڕاستپاردانەی کە لە دەرەنجامی ئەو کۆبنەوانەی کە کرا و کۆنفرانسانەی کە بەستا لە ماوەی ڕابردوودا هاتوین بۆی لە لیژنە جیاوازەکان وەکو جەنابتان نەبینن ئەمڕۆ ئامادەکراوە بتوانین گفتوگۆیەکی زیاتر دارە بە سوپاسەوە لیژنەی باڵای دیدار دەرفەتێکی باشی تەرخان کردووە بۆی بتوانن ئەو بەڕێزانەی کاندامن لە لیژنە جیاوازەکان چی لاوانەی لە ڕێکاری ڕێکخراوی کار دەکەن چی ئەوانەی لە حکوومەت کار دەکەن ئەوەی کە بەشی ئێمە بەکەوێوەکو کادرانی حزبی لە حکوومەت بەشدارین بۆی بتوانین دیدارەکە دۆڵەمەند بکەین ئەو پێشنهار و ڕاستپاردانەی کە لایەن سەرجەم بەشدار بووان لە کۆنفرانسەکانی ڕابردوودا لێرە تاوتوێکی زیاتری بکەین و پێکەوە بتوانین دەرەنجامێکی باشمان هەبێ. دیارە جگە لە ئەمڕۆ سبەینش تەرخان کراوە بۆی بتوانین گفتوگۆکان بەردەوام بێت تا ئەوەی سەر لە بەیانی جەنابتان زانن ئۆپنینگ سێرمۆنی بوو بۆ دیدارەکە و ئێستا ئێمە چاوەڕوان دەکەین دوای نیوەڕۆ بتوانین گفتوگۆکان لە لیژنە جیاوازەکاندا دەستی پێ بکات. باشە دکتۆر ئێوە وەکو ئەو کادرانی یەکێتی نیشتیمانی کوردستان کە لە حکوومەتدان ڕۆڵی حزب چییە لە ئەوەی کە کۆمەڵە کادری چالاک چوسو چالاک خزمەت گوزار بنێرێتە حکوومەت و خزمەتی خەڵک بکات؟ کاکرنکۆ جەناب دەزانی ڕۆڵی حزب زۆر گرینگە چکە پێکەنانی حکوومەت حزب دەیکا حزبیش لە دەرەنجامی هەڵبژاردن ئەنجامەکانی هەڵبژاردن دەبن بە پێوەرێک وی بتوانانی حکوومەت تەشکیل بکەیت. حزب ڕۆڵێکی یەکجار سەرەکیە لە دانانی سیاسەتی حکوومەت. معلومە لای جەنابتان کە لە کاتی هەڵبژاردنە هەموو حزبێک لە بانگشەی هەڵبژاردنە بەرنامەیە بێت بۆ هەڵبژاردنەکە. دارە و بەرنامەی کە بانگشەی پێدەکات دەبێتە بەرنامەی حزبەکە بۆ پێکەنانی حکوومەت. حزب بەرپرس دەبێت لە جێبەجێکردنی ئەو بەڵێنانی کە دەیدا بە دەنگدەرانی دەیدانا بە هاوڵاتیان بە شێوەیەکی گشتی و بە دەنگدەرانی بە تایبەتی بۆ ئەوەی بتوانێت ئەو بەڵێنانەی لە ناو ئەجندای حزبەکەدا هەیە لە کاتی هەڵبژاردندا جێی بکاتەوە. حزب بەرپرسیار دەبێت جگە لە پێکەنانی حکوومەت لە دانانی سیاست لە تەشەکردنی یاسا لە دانانی کادرەکان لە اختیارکردنی سەرجەم ئەو کادرانەی کە لە داهاتوودا حکوومەتەکە دەبەنە ڕێوە. بۆیە حزب ڕۆڵێکی یەکجار گرنگی هەیە. ئەم ڕۆڵە تەنها لێرە نییە لە هەموو دنیادا ببینین سین وەکو نمونە بۆ جەنابەت باس بکەم. ئەگەر جەنابتان کتێبی حکومڕانی لە سین خوێندوێتەوە دەزانی کە ڕۆڵی حزب چەند گرنگە لە حکوومەتدا. حزب
بزوێنەرێکی سەرەکیە بۆ بەڕێکردنی کارەکانی حکوومەت. حکوومەت ناتوانێت هەر هیچ کارێکی سەرکەوتوو بکەگەر حزب پاڵنەری نەبێت. بۆ مەبەستە حزبی شوعی سینی ساڵانە دیدار کۆبوونەوە کۆنفرانس دەبەسێت لەوێ کێشەکانی حکوومەت تاوتێ دەکات بۆی بتوانێت پاڵپشتی حکوومەت بێت. دیارە ئەم شێوە کۆبوونەوانە ئەم شێوە کۆڕ و چالاکی حزبی و کادیرانی پێشکەوتووی حزب کە تێدا بەشداری دەکەن زۆر گرینگە ئەو کێشانەی کە لە ماوەی حکومڕانیدا لە کاتی پێکەنانی حکوومەتتا لە دوای حکوومەتدا دروست دەبێت بتوان لێرە پێکەوە باسی بکەن و لە کاتی گفتوگۆدا پێمە پێڵێن برەیمستۆمینگ. ئەگەر ئەو برەیمستۆمگە بە شێوەیەکی دروست و تەندروست بتوانین جێبەجێ بکەین بە هیچ شێوێک ئەو ئەزمانەی کە ڕوبەڕووی حکوومەت دەبێتەوە دەتوانین ئەمە خۆمانی لێ بپارێزین دەتوانین حکوومەت بە شێوازێک بەرینە ڕێ کە حکوومەتێکی سەرکەوتوو بێت و تەندروست بێت لە قسمەتی هاوڵاتانە تەنگدەردا. شتێک هەیە ئەویش نوێبوونەوەی حەزب نوێکردنەوەی حەزب چەندە یەکێتی هەوڵ دەدا حزبەکەی نوێ بێ لە وزەی نوێ لە خەڵکی نوێ لە گەنج بە مانای تەنها تەمەنا یعنی گەنج لە ڕۆیا گەنج لە ڕوانین گەنج لە وزە و هێزی کار لە حکوومەتدا هەڵبەت. طبعا هەموو کەس حەزەکان نوێ بێتەوە ئێمە هەمومان حەز دەکەین گەنج ببینەوە ئەرکی حزبیشە لەبەرەوەی حزب دەنگدەرانی بۆ دێ هەموو ساڵێک لە دوایەوەی تەمەنی یاسایی دەنگدەر کە دەبێتە 18 ساڵ دەبێت بە ئەندامی و حزبە دەبێت بە دەنگدەری و حزبە بۆ ئەم بەبەستا حزب زۆر گرینگە لە کاتی دیدار و کۆر و کۆبنەکان و کۆنفرانسدا بیل لەوە بکاتەوە چۆن بتوانێت بەرنامەی نوێ سیاسەتی نوێ بۆ حزبەکە دابڕێژێ بۆی بتوانێت ئەو نەوەنوێی کە دێ لەگەڵیا ئێستا ئێمە لە گۆڕانکارێکی یەکجار خێرادان دەبینین ئێستا تەکنۆلۆژیا زۆر بە خێرایی دەگۆڕێ حزب دەبێت بۆ شێوە بێت کە بتوانێت لەگەڵ ئاراستەکردنی گۆڕانکاریەکاندا خۆی بکونجێنێت حزب بەشدار دەبێت لەک تەنها لە دانانی سیاست بۆ حکوومەتدا حزب بەشدار ببێت لە پەروەردا لە خوێندنی باڵا لە تەندروستی لە ئاسایشدا لە بنیاتنانەوە لە ئابووریدا بۆیە زۆر گرنگە حزب بە بەردەوامی نەک تەنها ساڵی جارێک یان 6 مانگ جارێک پێویستە ڕۆژانە متابعی ئەو گۆڕانکارانە بکات و پاڵپش بەو گۆڕانکارانە بتوانێت توێژینەوەی هەبێ لە سەریان بزانێت ئەو ئەزمانی کە ڕوبەڕووی حکوومەت دەبێتەوە لە چه ئاراستەیەک دەتوانین چارەسەریان بۆ بدۆزێتەوە لە ڕێگای کادرەکانی هەرچی کادرانی حزبی کە لە ناوان لە نێو ڕێکخراوە حزبەکاندا کار دەکەن چی لە نێوان کادرەکانیان کە لە ناو حکوومەتدا حزب بۆ خۆی حکوومەتێکی بچووکە چونکە کادری هەیە ئەندامی هەیە لە زۆربەی ئەو پەیکەرە ئیداریانەی کە لەناو حکوومەتدا هەیە بۆ ئەمە بەستە دەتوانێت بە بەردەوام ڕاوێژیان لەگەڵا بکات و سەرجەم ئەو پێشنیارانەی کە ڕاوێژیان لەگەڵ دەکات لە ناو کادران لە ناو حکوومەتدا دەتوانێت بیگەڕێنەوە لە ناو حزب لە چوارچێوەی دیداری هاوشێوەی ئەمە بە بەردەوامی گفتوگۆی بکەن. ئێمە هەمیشە دەڵێن ئێمە وچی وەکو کادری حزبی وچکی وەکو کادرێکی ئەکادیمی دەڵێن پێویستە ئێمە بەداداچوونمانە بێ هەڵسەنگانمانە بێت ئەم شێوازە هەڵسەنگان نە بۆ کاری ئەدای حزبی بەرەو پێشی دەبات چاکی دەکاتەوە هەمیشە نوێبوونەوە دوو کاتێک دروست دەبێت کە تۆ هەڵسەنگان بۆ کارێک پێیت و بتوانی بەداداچوون بۆ هەڵسەنگانەکە بکەیت. باشە دکتۆر لە خوێندنی باڵا کادرانی یەکێتی بەڵام لە خوێندنی باڵا وەکو چینە هۆشیار و سەقەف و تێگەیشتوەکەی حەزب هەڵبەتە خۆشبەختانەیە سەم و چین و توێژەکان هۆشیارن بەڵام کە دەڵێن خوێندنی باڵا یعنی بڕوان ئامادارەکانن ئەوانن کە خاوەن بڕوانامەن خاوەن تەجرەبەن لێرە بەنیازن پێشنیاری چی بکەن ینی لە لیژنە جیاوازەکاندا چ شتێکتان پێ باشە کە یەکێتی بیکە و بیکا بە ڕێچکەی خۆی بیکا بە ڕوئیای خۆی لە ئایندەیە بۆ حکومڕانی. طبعا زۆر سوپاس بۆ پرسیارە و پرسیارێکی زۆر تایبەتمەندە ئەگەر جەنابتان گوێویستی وتارەکان بوون بە تایبەتی وتاری بەڕێ سکرتێری لیژنەی باڵای دیدار ئاماژەی بۆ خاڵانە و بۆ بابەتانە کرد بە تایبەتی و بابەتی کە پێیوەستە بە گەنجان و بە خوێنکاران و بە توانای خوێنکاران ئێمە لە ماوەی ئەم یەک دوو ڕۆژەدا لە دیداردا بە تایبەتی لەو لیژانەی کە پێیوەستن بە حکوومەتەوە هەوڵەین ئەوەی کە پێیوەستە بە خوێندنی باڵاوە بتوانین پلانی ئێمە بۆ بەرەو پێشچوونی خوێندنی باڵا بۆ خزمەتکردنی دەرچوەکانمان بۆ بەستنەوەی
پرۆگرامی خوێندن کە بتوانین هەڵسەنگاندنی بۆ بازاری کاری هەرێمی کوردستان بکەین. بەداخەوە ئەگەر ئێمە بتوانین پێکەوە هەڵسەنگاندنێکی تەواوی بازاری کارمان هەبێت، چی لە ڕێگای کاردانمان لە حیزبەوە، چی لە ڕێگای کاردانمان لە حکوومەتەوە، دەتوانین دەرفەتی باش بۆ دەرچووەکانمان بە خوێندکارەکانمان فراهم بکەین کە بتوانن دوای دەرچوونیان لە زانکۆ و پەیمانگاکان لە دەرفەتی کاریان دەست بکەوێت. ئێمە زۆر جار باس لەوە دەکەین کە چۆن بتوانین خوێندن بەرەو پێشەوە بەرین. ئێمە جەنابی جەگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان هەمیشە هەمیشە پاڵپشتی ئەوە بووە لەگەڵ جەنابی وەزیری خوێندنی باڵایە هەمیشە باسییان لەوە کردووە کە چۆن بتوانین ئێمە دام و دەستداوەکانی خوێندنی باڵا ببەسینەوە بە بازاری کاری هەرێمی کوردستان. دیارە ئەمە کارێک کە پێویست دەکات گۆڕانکاریێکی جەزری لە سیستەمی خوێندن بکەین. ئەم سیستەمە پێویستە حزب بە تایبەتی کادرەکانیان ئەو بە ڕێزانەی کە لە تیمی حکوومەتی لە یەکێتی نیشتیمانی کوردستان کار بۆەوە بکەن کە لەمە دووە چیتر ئێمە دەرچوانمان نەبێنن بە بۆی کارێک لە ناو لە بازاری کار. من لە ئەمریکا بووم لە ویلایەتی تێنەسی لەگەڵێکی ڕاگرەکانی کۆلێژی ئابووری گفتوگۆم کرد وتم پرسیاری ئەوم لێ کرد کە ئایا ئێوە دەرچوانتان ساعت چەند لە بازاری کار دەتوانین دەرفەتی کاریان دەستکەوێت. بە منی وت ساعت 95 دەرچوانمان ساعت 95 بۆ لەبەرەوەی سیاسەتێک هەیە. ئەو سیاسەتە زۆر گرنگە ئێمە لە ناو حکوومەتە کار بۆ بکەین ئەو سیاسەتە جێبەجێ بکەین بەستنەوەی پرۆگرامەکانی خوێندن دامەدەستگاکانمان بە بازاری کار بۆ پێداویستەکان. دکتۆر سپاس دەکەم، هیوادارم و پێشنیارانە لێرە بکەن بێ بە ڕاستپاردە لە کابینی دێمی حکوومەت هێرێمە جێبەجێ بکرێت. بەڕێز دکتۆر محەممەد حوسێن سەرۆکی دەستگای سەرپەرشتی دڵنیایی جۆری وەزارەتی خوێندنی باڵا توێژینەوەی زانستی. سپاس. زۆر سپاس.